یەکێتی نیشتیمانی بۆچی لە ناوچەی جافایەتی خۆشەویست نەبوو؟ بۆچی وێنەی شەهیدەکانی خۆیان لە دیوارەکان لێ دەکردەوە؟ دکتۆر فایق محەممەد گوڵپی لە کتێبی کە لێرەوە سەیری ژیانی خۆم دەکەم دەڵێت کە ئێمە گەیشتینە نزیک سەرگەڵ و هێزێکی زۆری پارتی و حسک و پاسۆکمان بینی بە گوندەکانی ناوچەکەدا دەگەڕان و ماوەی چەند ڕۆژێک هێزەکانی ئێمە و هێزەکانی ئەوان لە نێوان گوندەکانی سەرگەڵ و هەڵەدن مالومە و یاخسەمەردا هاتوچۆیان دەکرد و هێزمان بەرامبەر یەکتری نمایش دەکرد. ڕۆژێک هەردوو هێز لە نێوان هەڵەدن و مالومەدا وەستان و خەریک بوو شەڕێکی گەورە دروست ببێت. لەو کاتەدا بیرم لەوە دەکردەوە کە ئەگەر بێت و شەڕ دروست ببێت لەوانەیە یەکێک لەوانەی بە گولەی پێشمەرگەکانی پارتی شەهید ببێت خۆم بم. لە دڵی خۆمدا دەموت ساڵێک لەمەوبەر برایەکم لە شەڕی ناوخۆ و بەدەستی پێشمەرگەکانی یەکێتی کوژرا. ئەگەر بێت و منیش بەدەستی پێشمەرگەکانی پارتی بکوژرێم ئەوەی تر شەڕی براکوژی لە ماڵی ئێمەدا دەبێتە براکوژی ڕاستەقینە. یەکێتی لە سنووری ناوچەی جافایەتی بە تایبەتی گوندی سەرگەڵ و خۆشەویست نەبوو لەبەرەوەی لە ماوەیەکی کورتدا لەو دەفەرە دوو شەڕی براکوژی خوێناوی کردبوو و لە هەردوو شەڕەکەدا یەکێتی نیشتیمانی پەلاماردەرەکە بوو. شەڕی یەکەم پلانگێڕی بوو دژی شێرکۆی شێخ عەلی و براکەی کە هەردووکیان شەهید کران کە ئەم شەڕە لەژێر فەرمانی جەمالی عەلی باپیر ئەنجامدرا و لە شەڕەکەدا چەندین پێشمەرگەی یەکێتیش کوژران. شەڕی دووەمی خوێناوی یەکێتی نیشتیمانی لە ناوچەکەدا پەلاماردانی بارەگاکانی لەشکری ئیسلامی بوو لە تەموزی ساڵی 1982دا. هێزێکی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی پەلاماری بارەگاکانی لەشکری ئیسلامیدا و ژمارەیەک پێشمەرگەی هەردوو لا کوژران. ئەو کات شێخ زرار بەرپرسی لەشکری ئیسلامی بوو کە لە شێخەکانی ئەو دەفەرە بوو. لە کاتی پەلامارەکەدا بە برینداری کەوتە دەستهێزەکانی یەکێتی نیشتیمانی بۆیە مەڵبەندی دوو زۆر هەوڵیاندا کە خەڵکی دەفەرەکە لەگەڵ یەکێتی ئاش بکەنەوە. عەلی بچکۆل کە بەرپرسی مەڵبەندەکە بوو خۆی خەڵکی ئەو دەفەرە بوو بۆیە سەردانی ماڵی کوژراوەکانی دەکرد. ڕۆژێک منیشی لەگەڵ خۆی برد و چوینە ماڵی شێرکۆ لەوێ دانیشتین و کەس قسەی نەکرد. ئیتر لەو کاتەدا بیرم لە کوژرانی براکەم کردەوە و بیرم کردەوە کە دەبێت چەند ماڵ ئاوا بەهۆی شەڕی براکوژیەوە ماڵوێران بووبن و چەند دایک ئاوا جەرگ سوتاو بووبن. بۆیە ئیتر خۆم پێنەگیرا و دەستم کرد بە گریان. کەس لەی نەپرسیم بۆچی گریایت، بەڵام دڵنیام ئەو گریانەی من هۆکاری تێکچوونی پەیوەندیم بوو لەگەڵ عەلی بچکۆلی بەرپرسی مەڵبەند. ئەوەی کە زۆر ئازاری دام ئەوە بوو کە وێنەی ئەو شەهیدانی کە لە دیوارەکاندا هەڵواسرا بوون لەلایەن فەرماندەکانەوە لێ دەکرانەوە. جارێکیان شێخ محەممەد وتی وێنەی ئەو شەهیدانە دابگرن و وێنەی ئاژەڵ و پەلەوەر هەڵبواسن. دواتر کاتێک شەوکەتی حاجی موشیر بوو بە بەرپرس بڕیاریدا پۆستەری وێنەی شەهید ئارام لە دیواری قوتابخانەی سێ و سێنان لێ بکرێتەوە. من بۆ هەموو ئەمانە سکاڵام کرد و ئەوانیش پشتگیری ئەو بڕیاری لێکردنەوەیان کرد. ئیتر تێگەیشتم سەرکردەکانی یەکێتی بە کۆمەڵە و شۆڕژگێڕەکانەوە هەر هەمویان دژی ئایدۆلۆژیای مارکسیزم لینیزم کار دەکەن. ئەو ئایدۆلۆژیایی لەژێر ساییدا چەندین کەسی وەک شەهید ئارامیان بەکوژدا.